بیری چێکی بیری کەس ناکەم بۆچی؟ بیرم نەماوە بیکەم مناڵم هەمووی لە ئەوروپای بیریانە تاو مەشاکیلی خۆم بیری کەس ناکەم سەڵایی بەس دایکم بۆ دایکم دایکم زۆر کەس دڵی خۆمایە ناسەبایی نەباوە کەس نییە کەس بیری کەس ناکە میری باوکمان پشتە باوک کە باوکەنەوە پشتێنی وەڵا بیری دایکم انشاءڵڵا من ڕۆشتم دایکم نەبوو وای بەس بیری دایک مەکە بیر دایک مەکەوە تااقەتم نییە خێر بە وازم نەوێت بیری و ئازانەکەم لە دەسمەوە بیری ئەو کەساکەم کەوا دڵسۆز بێ بۆ میلەتەکە و بۆ میلەتەکە باش بێت کێ بیری منەگەرتا من بیری کردە بیری چێکی حەزەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بیری دایک مەکەم بیری دایک و باوکمان بیری ئەو هاوڕێمەکەم پێرێکە بە ناحەق چیرۆک کرا بیرە ئازادیەکەم بۆ کەسێ بیری پێ کە بیری خواکەم حەز ناکەم بیری کەسکەم قەتریان نەزانیم دیسان ئەم شەو لە دووڕیانە باسی بیرکردنەکەی ڕێک ئەو ڕێی کە بیری و ئازیزانەی کە کردمان و ڕۆیشتن و تەمەنمان بەو دیدارە ڕانەگەی کە پێیان بڵین بیرتانەکەین ڕێیەکی شەوەیە کە بەم بەرنامەیە کاریگەریەک دروستکەین بیری هەر کەسێکەکەی بۆی بنووسە لە دەرگاکەی بە لە جەڕەسی مۆبایلەکەی بە نامەیەکی بچووک کە بە جامی سیارەکەیەوە حەز ناکەم بیری کەسکەم قەتریان نەزانیم هەندێک جار پێویست دەکا دڵڕەقبی دڵ نەرم بی ئەتشکێرم ئێستا بیری کەس ناکەم وا ڕووخاوم کەسم خۆش ناوێ منداڵەکانیشم ئەخوا شکاوم دڵم ڕق بووە یعنی وڵی باوکم لە هیوایەوە تۆز بێداقەتی بەخسخانەی وایە ترەوە هاتم جێ گۆڕم ڕاستەکەی وەڵە پێکمانەرە وڵا خۆشمێ چای باوکم ماچەکەم هەتا من ئەوەی بتوانم بە ماتی بەجەستەی بەڕوحی لە خزمەتیان چونکە باوک و دایک یەکەڕەتن جووز نابنەوە دوای ئەوە کە لە دەستی ئەو کاتە نرخیانەزانی بەڕاستی سپاسی خۆش ئەەکەم کە بەسەری کتومەتم بارە دۆخە قورسە هەزار سپاس بۆ هەندێک جار بیرکردن ڕەنگە تێچووی هەبێت پیاوێک بەسەر ماتۆڕێکەوە دایکی لی دوورە فرمێسکەکانی پێمانەڵێت کە چەند بیری دایکێکات بەڵام ڕەنگە بۆ ئەم شوێنە گیرفانی ڕێگر بێ دایک شتێکە کە دروستبوونەوەی نییە هیوادارم لەو کەسانی کە دایکیان ماوەمە سپاس بەخوا دایکم لە ژیانەمەوە ئەوانی کە دایکیان لە ژیانەمەوە قەدری کرد من لێرەواڵێم دایکیان ئەگەر هەش غەڵەتێکم ئەوێ بەرامبەر تۆ گەردن مازاکە چونکە دایکم گالمی بەخۆش زۆرم خۆشنەی دایکە لە دوای خوا و پێغەمبەر دایک وڵی دایک ماڵیان لە بازیانم خۆم لێرەم کرێچیم ڕاستی ناتوانم زووزوشم بەلای بە بۆنەی تۆزە داوامێکمەیە ئەوەی ئەو مەز لێرەوە پێڵم دایکیان بەقەدەر هەردوو چاوم خۆش من بیری کێکم دا کەسێ بیریپی بۆچی ئەوێ هەبێت تۆ لە وڵاتێکە ئەژی خەڵک باوەڕی بە خۆی نییە خەڵک باوەڕی بە سەربەخۆی وڵاتەکەی نییە تۆ بیری چێ بکەیت باشتر دائیمە ئینسان بیری کەسێکەکە کەسەکە کە دوور بێنەوە یان نەیبینێت منەوانی کە لە نزیک منەوانی خۆشمەوێن لە نزیک من هەمویان ویزەکە بیری کەسی ترکەم تاکەشت کە من بیری ئەەکەم خاکەکەمە وڵاتەکەمە من تەنها بیر لە وڵاتەکەمەکەمەوە لە هیچ کەسێکی لە کەسی ناکە کەس پێویست نییە وڵات پێویستە کاتێککە وڵات سربەخۆ بوو ئەگە وڵاتم سربەخۆ بوو کەسەکان نزیکن لێر ئازیزی من ئازیەکان نزیکم تۆر ئازیزمی نزیکم کاکە ئازیزن نزیکە لێمەوە بەڵام کاتێککە وڵاتەکەم سربەخۆ نەبوو ئەو پێشەوەی بە بیری خەڵەکەین با بیری وڵاتەکەمان بکەین بیر لە وڵاتەکەمان بکەینەوە نەک بیر لە خەڵەکەینەوە هەندێک جار ئینسانەوەنە بە حەسرەتی بیرکردنی ئینسانێکە کە ڕەنگە هەموو ژیانی دانێ بۆی کە
ڕۆژە لە ڕۆژان زین و بێتەوە باوەشێکی پیاکات. این لێرە دیوی ئەو دیوی دراوەکەش بێواڵێم سەیری چواردەوری خۆتان کەن. چەند کەسی تایە کە ئێسا لە ژیانایە و ئەو باوەشەی پیاناکەی. زۆر بیری یەکەم حەزەکەم سێک دقەیەها بگەڕێنە بۆ ژیان بس باوش پێ بکەم چێ بنکەی ناخۆشم زۆر. ینی هەندێک جار بیرکردنەی ئینسانێک ئەوەنە بێهیواتە کات لەوەی کەیتر، ینی ناتوانی بیریشی بکەیت تااقەتی هیچ شە نامێنێ وەگەم پیاوە. سڵاو غير دايك مضمون طاقة مني خير باو وازم خلاص بابا بيس باشە ینی نەهامەتی ژیان واد لێکا کە بیری کەس نەکەی. نه سەبایی نەماوە جاران خەڵک بیری کە سوکارێ کرد دایک و باوکو واری لەسەر لە سلێمانی و هەرێمی کوردستان باوکو دایک نەماوە برا نەماوە خوشک نەماوە کەس نازانێت کوڕیکێکی. ئێمە نە ئەوین و نە ئەمین نە پێشکەوتون نە دواکەوت. ئینسان کە دڵسۆز بوو بیریەکەی خیانەتی لێ نەکرد بیری یا لێو نەکرد. جارانە یان و پارە و نازان گەڵاوەکان بۆ نەبوو لەسەر پارە و نەبێ کەس بیر نانە مەخوا بە نەعلەتی کردو. خێزانت ماوە لە ژیان باڵێت پێکەوە باش ئەو پەرنی ئەیدای مەسەلمانە ئیری ئاخر شەڕی بیستووە وای نەخواستە نەمێنێ لە ژیان بیری ئەەکەی ئەزای داوەڵا لەوێ دەوڵ زوونایەنم نییە سێ ڕۆژ شایی بێ لە بیدایەتەوە بە خۆشەویستی دەستی پێکەرە بێت لە ئەخیرەکەی چی بەی فلیمەکە فلیمەکە جاران وانە لاوەڵەوە بە ناخۆشی دەستی پێکرد لە ئاخرە بەخۆشی پاسیان نابخۆیان و ئەبوو بەخۆشی. باوکم ئەمری خۆی کرد بوو دایکم پاس دەمانگ بۆ یەک گریا تم ڕۆشتمەوتمەوە بۆچی یەکدی چی قەماوەتی بۆ باوکە دەگریم وتم بۆ تی بە حیاتی ئازاری منی ناوە پێینەوتم پێ خواردانەوە لەسەر پیرەژنێک دەردەکاتە دەرەوە بۆ قانون نییە قانون هەیە بە درۆ لەسەر ژن تەلەفۆن بۆ مێردەکە تەلەفۆن کا بۆ سوورتە مێردەکەی بەرم بە دەقەی بن ئەمە خۆشەویستیە نەمە هات کەسە بە دوای مەسلحەتی خۆیاگەڕێ و پارەش ئاسڵ ینی لەناو ئەو هەموو بیرکردنا یەکێڵێ دایکم یەکێڵێ باوکم یەکێڵێ کەس بەڵام پیاوێکی سەرسپی پێوتم بیری خۆمەکەم بیری خۆمەکەم لەبەرەوەی من ژیانی خۆم مەوێ بۆیە بیری خۆمەکەم هەموو کەسێکە بێ لە ژیانی خۆیان بێ خۆمە ون کردەوە ئیستا بیری خۆمە لە بێ بگەڕین بە دوایە بزانیتنی زروفێک بێت بگەڕین بە دوایە وەڵاهی لە ئێساونی ناتوانین خۆمان دۆزینەوە لەبەر ئەم زروف و وەرزە. کاگازات بیری چیەکەی؟ بیری ئەو هاوڕێمەکەم پێرێکە بە ناحەق تیرۆر کرا ئاکۆ ئەو 2023 کە لە ئیبتیداییەوە ڕۆشتین بۆ مەرحەلەی ناوەندی 5 و 6 و 1 متەوەستە و 2 و 3 و 4 و 5 ئەدادیمان پێکەوە تەواو کرد. کێ بیری منەگەر تا من بیری کردە نازانم بەس بیری کەس ناکەم نیمەیتر خواوای دروستی تاوانە بوو مۆڵا خۆم ژیان وای لەگرم و دەوام لات بێت ئەوە مقابلەمەکەن ئێستا سنوور ئەڵە بیری چیەکە ئەڵم بیری کەس ناکەم ئەڵە چۆن بیری کەس ناکە ئەڵم لە ژیانمان بیری کەسم نەگرێ ئەڵە بۆ ئەڵم خۆم خراپم کەتای کەس نییە ئەڵم بیر دەکەم. شتیوان نەبووە من زەلامێکە بیریکەم ئەگەر حتمما عادزیش بێ لێم هەر خۆمە چون هەشتێکەمەوە چکە ئینسان گەورەی لەوەیە کە ئینسانی بەرامبەرش هەڵەیەکی شکا قەیچەکە تۆ با لێبوردنت هەبێت لێبوردەبی باشە بیر لە ئازادیەکەمەوە ئێنا بیری چێشکە ناکەن بیری ئەو کەساکەم کەوا دڵسۆز بێ بۆ میلەتەکە و بۆ میلەتەکە باش بێت. بیری کێ ڕەکەت لەکوێ ئەڵێ مەتان برم خۆشمێت و چاوەڕێتەکە ڕەکەم زۆر جوانە ئەم 2 ساڵە دەستم نەکردێتە منی بەس ئەم مانگە 3 مواجەم کردووە 2 مواجە هەر 2 مواجەکە بە دڵی خۆم دەستم کردوێتە ملی و ماجم کردووە زۆر بیریەکە هەر ڕۆحی ناخی هەموو شتێکی منە لە ژیانمە
من هەمیشە یعنی چێژێکی سیر لە گۆڕستانەکانە بینم بۆیە ینی لە بەرنامەی بیرکردنە گۆڕستانەکانیشمان لە بیر بوو ئەی لەو چیرۆکە سەیرانی لەوێ جۆمان لێ بوو یعنی پیاوێک ئەمە دووباراکەم و بۆی کە لە دەمی خۆشی و گوێتان لێ بێ و لێرەش پیاوێک ئەمەندە بیری کەسێکیە کرد بەبێ ئەوەی هیچ ڕوویا بێ لە بینیانە وتی من پیاوی ئەوە نیم بچمە بەردەمی ئەو کەسەی کە ئەوەندە بیریەکەم بیری چیەکی ئەوە دایکم ئەوە برام ئەوە برامە ئەوە برامە ئەوەش براژم بیری کەسێکەکەی لە ژیان تا و مەسەلەن لە ژیانی شایە ڕقەمەکەی لە مۆبایلەکەتایە یا ڕقەمی تۆ لە مۆبایلی ئەوایە ئێمە قسەکەی من ئەوەیە ها کورد دەڵێ خۆمان قورسەکەین و تۆ چاوەڕی تەلەفۆنی ئەوەکەیت و دەی با ئەو ئاشتم کاتەوە ئەو سیرەکەین لەم بینە ئەها شعرەکەڵێ تەمەەن دیارە بەو دیدارە ڕناگایتر کەستانی تر لە پڕ ڕووداوێکی وا ڕۆیە تۆ هەت بە خەیاڵتا ناتۆ ڕۆژە لە ڕۆژان ئەو برا ئازیزانە لە دەست بین بەڵام ئێستا لە ژیانە نەماون و لەگەڵ توانین قسەکەی من ئەوەیە کەسێک هەیە ئێستا لە ژیانە بێت نەک لە ژیانە نەما بێت بیری بکەی بەڵێ چێ زۆر کەسێ تۆزێ چاو پڕ بوو لە ئاو و حەستەکەم کەسێکەیە کە زۆر بیری بکەی زۆریش لە ژیانی شایە بەڵێ تەمەناکەم سەردانی بکەم ئەوە نەخۆشە تەمەناکەی سەردانی پێ و نەخۆشە ئەی بۆ سەردانی ناکەی خۆم بە شایستەوە نازانم چم بۆ زات بەڵام قورسە بۆ من لێ تێناگەم ئەو قورسە خۆت بە شایستی ئەوە نازانی کە سەردانی ئەو زاتە بکەی یعنی ئەوەنە بە گەورەتر لە خۆت ئەیبینی ئەزاتات زۆریشی بیرەکەی زۆر 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 زۆرش لە ژیانی شاماوە بەڵێ بەڵێ چەند کەڕەت هەوڵێم کچم ناتوانم هیچ شتێکی ژووی نایەوە لە بینتانە نەخێر زۆر زۆرشم خۆشە زیاد لە حەدیش ئەتوانی یەک تۆز ڕوونتر پێم بڵی نازام تێناگەم قورس قورسە بەڵێ قورسە ئەڵەی هیچ ڕووی نایەوە زۆریشم خۆشەوێت ئەوە نەزاتێکی گەورەشە ناوێرم ینی زاد ناکەم بچمە حزوری تۆ پیاکی ڕیش سپێت و چاویشە تەڕ بکەوتم بیری چێ وەڵێ بیری چێ حەزەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم قەتیش نەتبینیوە نەمبینم بەڵام بەهەشتیش بە ڕەسوڵ الله خۆشە ئێمە حەچیمان هەیە بەهەشت و حورمەت و کەسایەتی و هەموو قیەمێک و ئەخلاقێکی جوانە پێغەمبەر بەرمانگرتووە باش صلی الله علیه وسلم تۆ بیری کەسێکەکەی قەتیش نەوبینیوە چی وای کردو بیری ئەو بکەیت و 1400 ساڵ دوای مردنی ئەو فرمێسک لە چاوی تۆ بێتە خوارەوە ئیمان و باوەڕ بە پەیامەکەی بۆ کەسانی کە ئێستا لە ژیانن و بیری کەسێکەکەن ئەها شتێکی کوردی هەیە دەڵێن با خۆمان قورسکەین با ئەو تەلەفۆنم بۆ بکەن چی بۆ کەسانەوە دەڵم هەموو شتەکان لە بەڕەزامەدی خوا بکەن ئینسان گەوریەکەی لەوەدا کە چاپۆشی بکە کە لێبوردەیی هەبێ کە دڵێکی سافی هەبێ کە بەخشندە بێ کە لێبوردە بێ ئەوە گەورەترین ئەخلاق ئەوەیە دە باشە تۆ بیری چیەکەی بیری کەس ناکەی خۆ هەری چە نین لەوەی ئەزڵ پێ ئاجی زۆر زۆریشی بیرەکە زیانە حات ڕاست تەسەوڕ ناکرێ چەنە بیرەکە ئەگەر تۆ بیتە شوێن ئەم شوێنی ئەمان من بێم ئەگەر ئەتوانی تۆ بە عکسەوە پرسیارەکە بکەیت پێ دوایە چێ زۆر بیرتەکە دایک ئەی چێ بە ئێوارێکی ئاوا درەنگی پاییزیە بۆ لاو دایک برا خوشک ئامۆزا پرزا ئەوانەکە زۆر خۆشەویست یەک کەسم پێ بڵێ چێ زۆر هەستەکەی دایک لە دایک زیاتر کەس باوەڕ ناکەم کەس ئەولاگەی لە دایک زیاتر خۆشەویستە بیری چێیەکەی وەڵا بیری باوکم دایک بە گۆڕەکە دیارە گۆڕێکی تازە نییە بەم ئێوارەی پاییزە و بەم ناوەختە هاتی بۆ لەن حەزم کرد سەردانێکیان کەم تمزانێتم هیچی لە ناتۆ بم باران شتە خەمە کەسێک هەیە لە ژیانە بێستا ئەمان
شوێنی حەقی خۆیان و ئێمەش بەیان و دووبیانیان نینان شوێن بەڵێ وایە کەسێکی ئێستا کە لە ژیان نابێت پێ لێ بڕینێک هەبێ ئێمە بەرنامەکەمان لەسەر ئەوەیە کە ژیان زۆر کورتە جاری وایە تۆ پێ لە برایەکە بڕیت پێ لە هاوڕێیەکە بڕی سیرەکەی تۆ چاوەڕی تەلەفۆنی ئەوەکەی ئەو چاوەڕی تەلەفۆنی تۆکە سیرەکەی تەمەەن کورتە و بەم دیدارە هەر ناگەن و هەردووکتان هیچێکتان ماڵاوی یەکەوە بێ بەگری دڵی ئەوی تریان کەسێک هەیە ڕاشکاوە لە ژیان تا مەسەلەن چاوەڕێی بکەیت بیری بکەیت و لە ژیانی شابێ بیری بکەم و لە ژیانی شابێت نەخێر نییە ئەی کەسێگەی بیری تۆ بکات و لە ژیان نابێ و پەیوەندی و پەیوەنەکە نەخێر نییە نەخێر مەسەلەن ئەگەر خوا نەخواستە خۆمەیتە شوێنی حەقی هەمومان وایە ڕاستە من یا جەنابە با بڵێ من مخابرەی جەناب دەکەم جەنابە بچیتە ئەم شوێنی حەقا بەڵێ پێ دوایە لە ئێوارەیەشی درەن وەختا یەک کەسم پێ بڵێ کە بێ بۆ لاو بیرە بکە وەڵاهی باوەڕ ناکەم تۆ بیری چەیەکەی هەر کەسێک بیرم کرد بێ نزیک بووی بێ چوون بۆ لای دوور بێ پەیوەندیم پێوە کردووە واتە ئاسوودە لەوەیە ئامانجی بەردامەکان پرسیارەیە ینی بیری کەسێکە کرد بیری کەسێکەکەیت کە ئێستا هەیە بەڵام لە نێوان تۆ ئەوە غڕورێکەیە کە تۆ چاوەڕێی ئەوەکەی تۆ ئەویش چاوەڕی تۆ بکە ئیجازەم بە خۆم نەداوە بیری کەسێ بکەم کە چاوەڕێ بم چۆن ئەگەر بیری کەسێ بکەیت و نەڕۆیت کەواتە ئەوەیە کە ناخی خۆت و سووتاندووە هیچ کاتێ لە ژیانمە تا گەشتم بەم تەمەنە ئیجازەم نەداوە بەخۆم کە بیری کەسێ بکەم و چاوەڕێکەم بیر لە مێشکایە بیرکردن لە دڵایە مرۆڤ دڵی بۆ هەر کەسێک لێیدا جێگەی گرتووە هەر کەسێک هات جێگەی گرت کە ڕۆژ جێگەکەی چۆڵە دێ هەر کەسێک هات جێگەی نەگرت کە ڕۆژ جێگەکە چۆڵ ناکە بۆیە ئەوانەی کە لە دڵی منات جێگەیان گرتووە هەموو ئەوانن کە بەبەر دەوامی من پەیوەندیم هەیە لەگەڵیانە هەیانە لەسەر خاکە یان لە ژێر خاکە دایکم لەسەر خاکە کە ڕۆژانە پەیوەندیمان هەیە و باوکم لە ژێر خاکایە کە زۆر جارەچم بۆ لای ئەڵێم تەنها تۆمان لێ دووری ئەجینا دڵنیا بە شتێکی خۆشمان نەبینیوە کە لە دەستی تۆ چوو بێ مەلای گەورەی کۆیی لە تەفسیرەکەیدا دەیجارێتەوە دەڵێت باوکم عاشقی کچێک بوو مەبەستی بۆ بیخوازێ بەڵە ڕۆژێک لە سەربانی حوجرەی مزگەوت بەدەم دەورکردنەوەی دەرسەکانی پیاسەی دەکرد و هاتوچۆی دەکرد لە ناکاو وتی وەڵڵاهی بۆنی معشوقەکە و یاری دیێرینم بۆ هات دەڵێشتیان تۆ قسەی چ دەیکەی خۆ ماڵی لێرە ناماوە ڕۆشتووە وتی وەڵڵاهی هەستەکەم وەڵڵاهی دەڵێ زۆری پێ نەچوو کاروان و ڕەشایەک لە هەیبە سوڵتانەوە دەرکەوت دەڵێ کە هات فعلەن ئەو کچەی تێدا بوو قەزدم لەوەیە ئەو ڕوحانەی ئەو دەروونانەی کە پەیوەستن بەیەکەوە ئیلە شوێن پێی خۆیان دەکەنەوە بۆ بەیەکگەیشتنەوە بەڵام ئەوانەی کەوە زۆر کەسێ هیچ خراپەی بۆ تۆ نیە بەس هەر قەلبەن خۆشت ناوێ دەرونیان خۆشت ناوێ دەی کاتێک کە قەزیەکیش دێتە پێشەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیاتر لێت دوورکەوێتەوە تۆ هەر ئیرادەی ئەوە ناکەی جورئەتی ئەوە ناکەی نزیکەویتەوە بەڵام بەڕاستی کاتێکەوە کەسێک بە فیعلی محەبەتێکی ڕاستەقینە و ئەساسێکی سیدق و سەفاکوی کاتەوە بەڕاستی ئەو ناڵین و ئەو ئینتیزار و چاوەڕێی کە مەحوی لە شعرەکەیدا دەیڵێ ئینسان هەمیشە چاوی لە ڕێگەیە دەڵێت جاری وەها بۆ مرۆڤ بە بۆن پێی دەڵێن حاسەی شەشەم هەستی کردووە کە ئەو کەسەی لێ ون بووە دێتەوە بۆ لای ینی شاعیرانە من پێ بڵێ ئەتوانی تعبیری و هەستم بۆ بکەی کاتێک کە لە چاوەڕوانی
هەواڵپرسینی کەسێکای کە بیرێ کردووە کە تۆش ئەوتوانی و هەواڵە بپرسی بەڵام نەو پرسیوە بەڵامی تر قەدەر وایە کات کە نەگەی بۆ هەواڵ پرسینە یەکێکتان بڕۆن ئەو ئازارە ئەتوانی تعبیرێکی شاعیرانم بۆ بکەی مرۆڤەکان بوونەوەری کۆمەڵاتین ئەتوانن بە هەستەکانیان بەیەک بگەن و ئەتوانن بە هەستەکانیان دیدار دروستکەن و ئەتوانن ئەو قۆناغی ئاژەڵێتێ تێپەڕێنن کە زۆر جار ئیرەیان پێ بەم دوو سەگ دوو شێر دوو پڵنگ شەڕەکەن یەکێکیان ئەبەزێت و کۆتایی بە شەڕەکەیەت و ئەڕۆن ئاوەکرێ بە ئاگرا مرۆڤەکان ڕقێکی زۆر بچووک هەڵەگرن بۆ سەردەمێکی زۆر گەورە بۆ سەردەمێکی زۆر دوور و درێژ لە پڕێکێکیان کۆتایی پێدێت ئەوەی ترەنەبێ بە حەسرەتێکی گەورە لە دڵیا ناهێڵمەوە حەسرەتە لای من گەشە بکات چونکە بە درێژایی هەموو بوونم و بە درێژایی هەموو نووسینم ئەمەوێ بە خەڵک بڵێم مرۆڤم مرۆڤایەتی و مرۆڤ بوون بەرپرسیارەتێکی زۆر گەورێ باشە با تۆزت ژەباوانە قسە بکرد با منیش تۆزت ژەباوانە پرسیارە لێ بکەم ینی ئەتوانی بڵێ لە ڕووی ئەدەبیەوە یا لە ڕووی ئەو هەستە فەنتاسی شاعیرانەیەوە بڵێ مرۆڤ دڕندا بێت کاتێک کە بیری کەسێکە کات و لێ ناپرسێ وایە؟ ئەو لە خۆبایی بوونە چییە کە مرۆڤ وا لێ کات ئەو کەسەی کە تا دوێنێ هەمیشە ژیانتان پێکەوە بووە خۆشیەکانتان پێکەوە بووە ناخۆشیەکانتان پێکەوە بووە ئەی ئەو هەستی لێبوردنە لەکوێیە ئەوە ئەی هەستی خۆشویستنە لەکوێیە ئەو هەستی جێگرتنە لەکوێیە دڵنیایی لەوەی لە ناختا جێگەکەی هەیە و دڵنیایی لەوەی لە بوون تا لە حەزاتەکانی هەیە بۆنێکەکەی بۆنی عەترێکەکەی بەیەکەوە کڕیتانە ئەچی بۆ چێشخانەیەک نانە خۆی بەیەکەوە نانتان لێ خواردووە ئەچی بلای مزگەوتێکە بەیەکەوە لە پرسەکەی هاوەستاون ئەو لە خۆبایی بوون و خۆ بە گەورەزانینە چییە مرۆڤێک لە دەستەی بۆ سڵاوێک دین چیمان پێڵە کاتێکە حەسرەتی دیداری کەسێکی هەیە و بیریەکەی بەدڵ ناوی لە مۆبایلەکەتایە ماڵی ئەزانی هەردووکتان ئۆتۆمبیلتان پێیە بەڵام کەستان لە دەرگای ویترتان نایە سەرەتا دەبێ و بزانین کە ئیسلام تاکە دینی بە حەقدانراوی دان پێداهێنراوی ئاسمانی خوای پەروەردگارە کە خاتەمی هەموو دینەکانە ئەم ئیسلامەش هەر کەسێک دەستی پێوە بگرێت بە هاوسەنگی تەعامل دەکات لەگەڵ سەرجەم سێکتەر و بوارەکانی ژیانی یەکێک لەو بوارانە بوعدە کۆمەڵاتیەکەیەتی کە ابن خەلدون ئەڵێت الئینسان کائن اجتماعی بطبعی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵاتیە بە سروشتی خۆی هەر کەسێک سروشتی نەبوو لە تەعامل و مامەڵە و هەڵسکەوت و تێکەڵاویدا بزانە کەسێکی ئاسایی نییە لێرەوە ئیسلام كله ئینسانیە ئیسلام بە هاوسەنگی ئینسانیەت و مافەکان بە هاوسەنگی ئەخاتە بەردیدەی مرۆڤ نە لە ئینعیزال و گۆشەگیریدا نە لە ئیختلاات و تێکەڵاویدا لە هیچیاندا ناتوێتەوە نە لە بوغزاندندا و نە لە خۆشەویستیشدا پێت دەڵێ ئەحبیب حەبیبەکە هەونە خۆشەویستەکەت خۆش بوێ بە وێنە و بەڕادەیەک زیادە ڕەوی مەکە عەسا ئەن یەکوونە بەغیضەکە یەومە ما بۆ هەیە ڕۆژێک ئەم خۆشەویستەت لێ بتۆرێت بۆی ئەو کاتە سەری دنیات لێ ناتەوە یەک بۆ یەکی لە بنەماکانی ڕەوشت لە ئیسلامدا العەدل ئەوە کە زیادە ڕەوی نەکەی باشە لە چاو پێکەوتنەکانە لە ئێوارەیەکی پاییزا بوو بە ڕێزێکم دوان و بینیت ئەڵێم بیری چێیەکەیت ئەڵێ بیری کەسێکەکەم جورئەتم نییە بچمە بەردەمی شتی وا بێ من بۆ خۆم لی تێنەگەیشتم تێگەیشتم لە چیرۆکەکەی بەس تێنەگەیشتم لەو هەستەی بۆ ئینسان بگاتە ئەو شوێنەی بیری کەسێ بکات حتا بە زمانەکەی خۆی وتی پیاوی ئەوە نیم بچمە بەردەمی ژیانێک کە ئاخری بە مردن تەواو ئەبێ پێم وابێ ئەرزشی ئەوەی نییە کە چاوەڕێی کەسێکەی یان تەمەنای شتێ بکەی باش وایە بە جێگەی ئەو چاوەڕێ کە سێری مۆبایلەکەی یان سێری دەرگایەکەی بزانی دێتە ژوورۆ یاننا خۆم هەڵەسم ئەو هەنگاوە ئەنێم ئێمە خۆمان هەمومان
ئەزانین کە مردنێکەیە، ئەزانین مثڵەن برامان کەسمان هەر کەسێکمان یەکێکمان ئەمری خوای کورەوە ئەیش بێت کە ئێمە خۆمان سوور ئەزانین کە ئەمرینەوە ئەچینە ناو ئەو خاکەوە خۆڵە دەن بە سەرمانە بۆ ئەبێ هەتا زیندوین ڕێز لە یەک نەگرینەوە احترامی یەک نەگرینەوە دڵی کەس نشکێنین. ئێستا وەکو جاران نیە ڕێگا زۆرە بۆ ئەوەی کە بیرکردنی خۆت بە کەسێک بڵێ. تەنانەت لە مۆبایلەکە تۆ گوڵێکی بۆ نێری، تەنانەت گۆرانیەک کە بێکەوە حەستان لی بۆ گۆرانیەکەی بۆ نێری، تەنانەت شوێنێک کە حەزت لی بۆ شوێنەی بۆ نێری، سەرنجی ئەپرسیڵی سەرنجێت چییە بەرامبەرم گۆرانیە گۆرانیەکە کە هەستەکانی تۆ بە ئەوڵێ واتە جگەل لە غورورەکە جگەل لە ترسێک کە فیۆبیایە وا لێکا لە مرۆڤ بوونی خۆت دابڕی شتێکی تر نییە بۆ بنەوە. من هەر کەسێکم بوێت پەیوەندی پێواکەم و بەلامەوە گرنگ نییە ئەو ڕێی من دەربارەی من چۆنە بەلام بۆ گرنگە من خۆم چۆن. ئەگەر بینیم بێتاقەتی کەسێکە بم خۆم هەنگاوی بۆ ئەنێم خۆم ئەچم بە سۆراغی ئەگرم هیچ ئەوە سووکی نییە ئەوە مرتاحی خۆتت دروست کردووە. باشە لە بنی هەمانەیە کەم کە ئەمەی تر کللتور ئەمەی کردووە بە بەرمانە هەر بە زمانە کللتوریەکە بۆ زمانە بازاریەش ئەم شتاڵم کە هەیە سووک نابی بەوە. پێم وایە مرۆڤ یەکەم جار نرخ پایە پێگە بۆ ئەو بوونەی خۆی دانێ کە بە چ جۆرێک دروستێکە و بە چ جۆرێک بنیادێنێ ئیتر قسەی خەڵکی بچە با بخەینە پشتی ئەو وشەی سووک بوون و وشەی کەم بوون و وشەی ئەو بوون. من بە شتێک ئاسوودەم کە زیانێکی نییە بۆ بەرامبەرەکەم کە زیانێکی نییە بۆ تۆ نەهاتوم پێچکەی ئۆتۆمبیلەکەت فشکەمەوە هاتووم لە دەرگای لە پەنجەری ئۆتۆمبیلەکەت ئێمەڵێم ئەو جامە دایارەوە بیر دەکەم حەزەکەم بە یەکۆچین چایەک بخۆین. ئیتر تۆ مرۆڤ بوونی خۆت لە سەنگە دەیت تۆ خۆت پێمەڵی بایی چەندیت. سێکی وا بزانم ئینگلیزەکان هەیە ئەڵێ بەشێکی زۆر لە ئینسانەکان کاتێک کە ئەزانن هۆگریانە بی یان بیریانەکەی ئەبن بە سێبەر لێت هەتا ڕاکی بە دوایانە ڕاکەن هەتا لیان ڕاکەی ڕاکەن و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ئەبیندێ. وتم بە لێبوردن و پەرژینێکی قایم بێ وتم سووک نابی بەڵام من تۆپەکاکەمە ساحی کەسی بەرامبەریش تێڕوانینی ئەو کەسانە بوایان لێ کە ئەزانن تۆ بیریانەکەی و ئەزانن ئەو بۆ تۆ خاڵی لاوازە و بیریەکەی بۆ کاتێک کە ئەو هەنگاوە شەنەیت یا ئەو هەنگاوە ئەندێت کە دڵەتیایە ئەشکێت کە برینارە بیتایە کە جوابەکەی وەکو پێویست نییە کە ئەو باوەشەی کە تۆ بۆ ئەو یەکەیتەوە ئەو بۆ تۆی ناکاتەوە ئیتر پەیوەندێکە بار سۆزداری نەبێ پەیوەندی دوو هاوڕێژ پەیوەندی دوو خانمیش پەیوەندی دایک و باوکێکیش پەیوەندی نازانەمە تا دوایی بۆ ئەمە بووە بە کللتور کاتێکە ئەو دەقەی کە من خۆشەویستی خۆم و بیرکردنی خۆم بۆ تۆ دەرەبڕم تۆ لێم ناکڕی ڕەنگە تۆ کاتێ لێم بکڕیتر من فرۆشیاری ئەو بیرکردنە نەبم بۆ ئەم شتەوای لێ هاتووە زەمن گۆڕی کات گۆڕی ئێمە گۆڕیمان بۆیە ئەم شتە مادام بەرژەوندێکی دینی دنیایی خزمایەتی هاوڕێتی هیچ کەم لەمانە لە بەردەمی خۆیدا نەهێشتەوە هەمووی قفڵدا ناکرێتەوە لەوە زیاتر عیزەت و شکۆی ئینسانی بوونی خۆت بشکێنی تەواضع تا ئەو شوێنە گرنگە بەرامبەرت هەستی پێ بکات لە هاوسەرگیریدا بۆ نمونە ئافرەت هەیە بە پیاوەکەی دەڵێ خاچی بەرپێتم بەڵام پیاوەکە ئەو شعور و هەستەی نییە ئەم عەقڵیەتەی نییە کە ئەمە بە خۆشەویستی و موحەبەت و توانەوە بزانێ وا دەزانێ ئەمە کەسێکی هیچە ئەمە کەسێکە ئەرزش و نرخ و بەهای کەمە بۆیە وا دەکا گوناحە ئافرەت بۆ ئەم زۆرە پیاوانە خۆی بتوێنێتەوە گوناحە هاوڕێ بۆ ئەم زۆرە عەقڵیەتە گوناحە خەزم بۆ ئەم زۆرە عەقڵیەتە ولله العزة وللرسول وللمؤمنين إنسان دەبێ عیزەت و شکۆی ئینسانی بوونی خۆی بهێڵێ ولقد كرمنا بني آدم کەسێک بە غڕوڕێکی شەیطانی دەهەیە مبادرە خەیریەکانی تۆ لە گۆڕبنێ گوناحە تۆ مبادرەیەکی بۆ بکەی کە بە نزمی و پەستی و بچووکی دەتبینێ ئازا و کەسە نییەکەوە
خەڵک بە زۆرانە لە عرز بدا ئازا ئەو کەسەیەکەوە دەرونی خۆی لە عرز بدا بەڵام کە تۆ دەرونت بۆ بەرامبەرت لە عرزدا ئەویش هات زیاتر پێی لێنای ئەمە پێم وایە وەکو دەروناسن ئەڵێن ئەمە خۆزەبوونکردنە ئەمە خۆزەلیلکردنە ئەمە پێی ناوترێت دروستکردنەوەی پردی پەیوەندیەکی پچڕاو کە مەساڵیحێک تحقیق دەکا یان شەڕێک لێ دوور دەخا. باش تۆزێک ئەچینە دنیایەکی خەیاڵی شعرێکی مەحویەوە لە شوێنێکاڵێ دڵم دەرهات و تۆ هەر نەهاتی هەر نەهاتی هەر نەهاتی هەر نەهاتی ڕۆژێجێت مرۆڤ بگاتە ئەو شوێنەی کەیتر دڵی بۆ و کەسە دەرنەیە کە نەهات و کۆتایی بەو چیرۆکە بێت و ئەگەر هاتنی ئەو کەسەش ئیتر بێت قیمەتی و ئەرزشێکی نەمێنێ. هەتا تەکنەلۆژیا پێش بکەوێت مرۆڤ بەهای مرۆڤبوونی سوکترە بێت. جاران دوو کرێکار دوو فەرمانبەر دوو مامۆستا لە پۆلێکە کا ڕۆشتن سڵاوێکیان لێک و بە تەوقەیەک ئێستا لەگەڵ ئامێرەکە تۆ تەوقاکەیت. هەتا ماشێنەکانی پیشەسازی پێشتر بکەوێت مرۆڤ کەمتر پێویستی پێبێ بۆ بەرهمێنان کەواتە مرۆڤ نرخی کەمترە بێت لە ڕووی مرۆڤ بوونەوە. ئەم تەکنەلۆژیایە زۆر بە سەقەتی هاتە ناو ئێمە مۆبایلێک هەیە ئەتوانیت جوانترین پەیوەندیەکانی پێ بکەیت بڕۆسەری دەرگاکان کە ئەوەندەی کێشە لەسەر مۆبایل هەیە لەسەر هیچ کێشەیەکی تر نییە. ئێمە وردە وردە بەرەو ئاڕێم مرۆڤبوونی خۆمان بەرەو ئالیبوون بەرین بەرەو ئامێر بوون بەرین لە هەر کۆمەڵگەیەکشان مرۆڤ بوو بە ئامێر ئیتر هەستە دەرونیەکانی هەستە دڵیەکانی هەستە زیندوەکانی هەستە حەیویەکانی ئەمرێت. باشە من هاوڕێیەکتم زۆر بیر مەکەی و دڵنیایی لە غڕوری من و دڵنیایی لەوەی ئەگەر بوو بنووسم وەڵامەکەی وەکو پێویست نابێ و دڵشکانی لە دوا بێ. چەند جار ئەم لەم دەرگاییت؟ هەموو کەس ئەڵێ بێ 3 جار وانە ئەڵێ 1 2 3 بەس من عادەتێک مێم و لە کاتێ لە ژیانی خۆمە ئەیکەم بە 4. سووک نەبووی؟ چی نەبووی؟ سووک. سووک نا تۆ هەڵەکە تێگەشتی من ئەگەر مەبەستم ئەزانم من خۆم جوابی پشتی پرسیارەکەم چییە بەس ئێمە دایمە لە پشتی سەری هەمومانە هەیە ئەڵێ خۆ سووک مەکە ئاشتی مەکەرەوە خۆ سووک مەکە بۆی منووسە خۆ سووک مەکە بە ئەو بۆ بنووسێ دیارەش بە مەبەست دواموت بۆی کە لە بنی هەمانەیەک بین کە ینی کەسێک ئەگەر وابیری کردەوە ئەم وەڵامەی لابێ دووبارەیەکەمەوە من ئەگەر دووبارەیەکەمەوە سووک نەبووی؟ نا ئەزانی بۆ چون هێشتا من ڕستەکەم تەواو نەکردبوو پرسیاری دووهەمت کرد لەبەرەوە کە من ئەگەر بیری کەسێکم کردبێ ڕۆشتوم بۆ لای بەخێرایی یان نامەیەکم بۆ ناردووە یان سوراغێکیم گرتووە هیچ کاتێک چاوەڕێەوە نەبووم بزانم ئەو نامە بۆ منە نێرێ یان هەواڵێکمە پرسێ نا 4 جار ئیتر نایکەم بە 5 کاتە ئەگەر زانیم ڕەدەفعلی نوعێکی تر بوو بە دڵی من نەبوو ئەو کاتاڵێم سپاس بۆ یادگاری جوانەکان سپاس بۆ ئەو ماوە کە پێکەوە سەفەرێ بوو ناخواردنێ بوو هەر شتێ بوو سپاس بۆ ئیشکردن لەگەڵ تا دیارە برادەراتی من و تۆ تا ئێستا لێرە بۆتە تەواو خواحافیز خواحافیز ئەوەندە پێویست نەبێت کە ئەتۆ بەرامبەرەکانت تحقیق بوونی هیچ مەساڵحێک پەکی لەسەر ئەوە نەکەوتو کە ئەتۆ ئەوەندە لە هاتووت سۆدابی بۆ بەرامبەر لە کاتێکدا ئەو نایهەوێت اینجا هەندێک کەس هەیە وەک دەڵێ نەشتەڕت لێ کەم دەکەنەوە نەخێرت بۆ زیاد دەکەن یعنی ئەینجا لەگەڵ ئەوەشدا ئەو مستەغنی و بێپێویستە لە تۆ. باشە من هاوڕێیەکتم زۆر بیر مەکەی و دڵنیایی لە غڕوری من و دڵنیایی لەوەی ئەگەر بوو بنووسم وەڵامەکەی وەکو پێویست نابێ و دڵشکانی لە دوا بێ بۆ منووسی لەبەر دوو هۆکار بۆتە نووسم یەکەمیان زۆر کەسەڵێ بە ئاسوودەیی سەری نایەوە منیش مرۆڤێکم لەبەر دەمردنام دووەم بەرپرسیار دەکەم بۆ مێژوو بۆی دوای مردی من عەزابێکی زۆر بچێشی ئەگەر ڕازی نەبی بەوەی کە ئەو سڵاوی من وەڵام بیتەوە. چەند جار بۆ من نووسیت چەند جار سڵاوم لێکەی چەند جار پێمەڵی بیر دەکەم هەتاکو ئەو کاتەی ئەتوانم هەتا ئەو کاتەی ئیتر کەسێتیم پێمەڵێ ئەڵێ ئەو کەسە تۆی ناوێت نەک پێمەڵێ بوەسە لەبەر ئەوەی تۆ شایانی ئەوەنیت ئەوەندە بچیت بەرگاکەی پێمەڵێت ئەو کەسە کۆتایی بە تۆ هێناوە دەشارێکم بۆ بخوێنەرەوە.
بوون و خەیاڵ و دووری ئەڕۆی جۆرێ بیرت دەکەم چەشنی قەقنەسی گڕگرت و لە ناو یادەوەری و خەیاڵ گیانم پڕ دەبێ لە سووت و تۆ دەڕۆیت و لە هەموو ساڵی خەیاڵما کەس جێگەی تۆ ناگرێتەوە بێتۆیی من مۆتەکەی و لە سەنجی خۆم نابێتەوە بۆ هەرکوێی ئەم شارە بچم یادگاری تۆش لەوێ هەیە لەگەڵ خۆشمدا ڕانایم چونکە بۆنی تۆم پێوەیە ئەڕۆی بۆ ئەوەی بیرت کەم بۆنەکەی تۆ دەم لە خۆم تا دەیتەوە پەنجە نابم بۆ شیرینی و بغورد و مۆم ئەڕۆی ئیتر خەیاڵیشم وەک جارانی خۆی نامێنێ نەگوڵ جوانی خۆی دەبەخشێ نەکەناری خۆش دەخوێنێ ئەڕۆی بۆ ئەوەی بیرت کەم دووبارە منداڵ دەبمەوە وڕک لە خەیاڵت دەگرم تەرزەی خەون دەچنمەوە ئەڕۆی بۆ ئەوەی بیرت کەم دەچم بۆ لای هاوڕێکانمان بۆت دەنووسم ئای چەند بێتۆن شیعری من و جێگە ژوانمان ئەڕۆی بۆ ئەوەی بیرت کەم کورسی خۆم و تۆش دادەنێم لە خەیاڵما سترانێکی خۆشمان هەبوو بەشەکەی تۆش هەر خۆمەیڵێم خەڵکی دەڵێن بیرکردنت بۆتە جۆرێک لە ئەفسانە ئەوان نازانن بوونی تۆ لە ناو خەیاڵما پەنهانە گەر خۆم زۆر بیرت نەکەم هەرگیز وا هەز ناکەم دووری ئیتر خەیاڵێ شگ نابم بۆ ئەم شیعرە و بۆ سەبووری ئیتر خەیاڵێ شگ نابم بۆ ئەم شیعرە و بۆ سەبووری لەسەر ئەو دڵدەرهاتنە قسێکم بیرکەوتۆ دەڵێ ئەدهەم شەرقاوی نووسەرێکی گەنج و لاوی میسڕیە لەوێدا دەڵێ ناخۆشترین نەشتەرگەری بەبێ سڕکردن ئەوەیە کەەوە پارچەی لە دڵت دەربێنن پارچەی لە دڵت دەربێن و لێت جیاکەنەوە کاتێکەوە خۆشەویستیکی ڕاستەقینە و بوونی خۆت لەو دا و ئەویش بوونی خۆی لە تۆدا دیوەتەوە بەڵام ئێستا لێت دادەبڕێت سەیرێکی ئەو کامێرایان بۆ بکە بۆ کامێراکەی خۆتە و لەو کامێرایەوە بۆ کەسانە بڵێ کە حەسرەتی دیداری کەسێکیان هەیە یا بیری کەسێکەکەن چی بکەن ئەو کامێراکە مردن ئەو میوانەیە نەتێلت بۆکە و نە لە دەرگا کەشتەدا ژیان بەوە جوانە کە هەمووی پێکەوە بێ ژیان بەوە جوانە کە برادەرە کۆنەکان تازەکان هەمووی پێکەوە بن پێم وابێ ئەگەر ئەوە نەکرێت زۆر درەنگ بێ و کاتە کە نەماوە ئەمری خوای کرد هیچ سوودێکی نییە گریان لەسەر گۆڕێک هەرچی زووە بەدەست پێشخەریشی ئازایانە خۆشەویستانە مرۆڤانە پەیوەندی بکەن نزیکن بچن بۆ لایەن هەر جۆرێک تۆ بۆ دەکرێت خۆشەویستی خۆتی پێ بڵێ بێسێ و دوو ئەوانەی کەوا غڕور و تەکەببور و ئیعجاب بە نەفسی خۆیان هەیە کردویانتە لەمپەر و پەرژینێکی ئاسنین لە بەردەم دروستکردنەوەی ئەم پەیوەندیەدا من بم بێسێ و دوو ئەڕۆم بۆ لای چونکە لەو کەسە گەورەتر نییە کەوا دەستی تەسامح و دەستی ئاشتەوای و سڵح و براتی و پەیوەندی دروست دەکات اینجا هەموو ئەو شتانێک کە بوونە بربەست لە بەردەم لێکردنی ئازیزان گوێزێکی پوچە وەک شاعرێکە فەرمێت شین و گریان کە من مردم شین و گریانت بە من چی یعنی بەڕاستی ئەوە پێم وابێ هەتا هەن قەی ناکە بەوە نەسووکەبی نە نرخت دێتە خوارۆ بڕۆ لەبەر دەرگای یا تەلەفۆنی بۆکە یا هەواڵی بۆ بنێرە زۆر زۆر ئاسایی یا قیچەکە بە ئەو ڕەفزت بێ با دوم جاریش بکە لەبەر عەزاب خۆت نەعەزابیشدانت هەبێ و نە دڵە ڕاوکێت هەبێ و نە بڵێ بۆچی من وام نەکرد بیخەرە بردەمی بەرپرسیارەتی ئەوەی کە ئیتر یەکجاری تۆ کۆتاییت هاتووە یاخۆت سەرەتایەکی نوێ دەست پێکەنەوە زۆربەی پەیوەندیەکانی ئەمڕۆ و نەبێ لەسەر شتی گەورە و بە قیمەت و بەهادار بن لەسەر شتی بەسیتە قیل و قالە ئەم بەتابێت لەناو کۆمەڵگە عەشایریەکاندا ئەم وای گوت و ئەم واڕۆی من بنە ماڵی فڵانم و ئەو بنە ماڵی فڵانە من دەوڵەمەندم و ئەو هەژارە من دەسەڵاتدارم و ئەو چییە من ئەو حیزبەم و ئەو حیزبەیە
ئەم جۆرە شتانە هەموویان گوێزێکی پوچە و لەگەڵ مردن و سەرنانەوەت ئینجا ئەزانی تۆ چیت. دەریا ئاوەکەی بۆ خۆی نییە، درەخت فەمەر و سێبەرەکەی بۆ خۆی نییە، گوڵ بۆنەکەی بۆ خۆی نییە، بولبول زریواندن و خوێندنەکەی بۆ خۆی نییە. بۆیە مرۆڤ دەبێت بەم شێوازە بژێت. ئەو کاتە هەموو خەڵک بیری دەکا، بەڵام تۆ کە تەنها سایە و سێبەرەکەت بۆ خۆت بوو بە دڵنیاوە کەس بیرت ناکات. دەیتر چاوەڕێی چیەکەی؟ بینیت کاتێک کە بیری کەسێکە کرد و غرورە ڕێی پێ نایای تەلەفۆنێکی بۆ بکەیت و لە دەرگای بی چه حەسرەتێک جێڵێ لە دڵتا کاتێکە لە ژیانە نامێنێ. یعنی بۆیە هەردوای بینینی ئەم بەرنامەیە غرورەکەی دڵێ پشکێنە و بیری هەر کەسێکەکەی جەڕەسێکی بۆ لێ بڵێ بیرتەکەم، نامەیەکی بۆ بنووسە بڵێ بیرتەکەم، بۆی کە هیچ بیرکردنێک نەخەیتە ژێرگەڵ. هیوادارم شتێکمان کرد بێ. خواحافیز.